بەر لەوەی بچمە ناو بابەتەکەەوە هەبوونی ئەم جۆرە مەڕاستیمانە ئەم چالاکیانە و هێشتنەوەی ئەم ناوانە لەژێر ناونیشان تایتڵی خەڵاتێکە تا چەند گرنگە بۆ نەوەکانی تر. گرنگی ئەو پیاوانی کە لە بڵین لە سەردەمێکی زووە خەباتی زۆریان کردووە، خەباتی بواری ڕۆژنامەوانی ئەدەبی ڕامیاری زانستی. لە ڕاستیە ئێمەی کورد وەک نەتەوەکانی تر کۆمەڵێک داهێنەری گەورەمانەیە کە لە سەردەمی خۆیان کاری زۆر گەورەیان کردووە. نمونەمان گەلێک زۆرن، ینی ئەگەر ئێمە تەماشای مێژی خۆمان بکەین نەبینی کە مامۆستا نەجمەدینی مەلا سەردەمانێکی زۆر لە دوای مامۆستا گۆران ڕۆژنامەی ژینی جارێکی کە دەرکردوەوە خۆی سەپەرشتی کردووە. مامۆستا برای مەحمەمانەیە لەگەڵ مامۆستا عەلادین سوجادی لە ساڵی 1939 تا 49 بۆ ماوەی 10 ساڵ گۆڤارێکیان دەرکردەوە بە ناوی گۆڤاری گەلاوێژ. لە ڕاستیە لە ساڵی 1939 لە سیمانیا ڕەنگە لە 5 ماڵە ڕادیۆ نەبوو بێ تۆ گۆڤارێک دەبێ مانگانە دەرچێت. لە ڕاستی ئەمە بۆ خۆی داهێنانی گەورەیە و دروستکردنی خەڵات لەسەر کەسایەتی ئەو جۆرە کەسایەتیان لە ڕاستیە بۆ خۆی جارێکی تر بیرهێنانەوەی ئەو مێژوەیە کە ساڵانێکی زۆر ئەوانە خەباتیان بۆ کردووە لە سەردەمی گەنجێتیەوە تا ئەو کاتی کە کۆچی دواییان کردووە. کۆمەڵێک بەرهەمی ناوازیان بۆ ئێمە بەجێشتووە کە کتێبخانی کوردیان دەوڵەمەند کردووە. تۆ ئەگە دیقەت بێی لەو خەباتە سیاسی و ئەدەبی و ڕۆژنەماوانی کە لە سەردەمی کۆناکراوە لە ڕاستی ئەمجی لە قەرزاری ئەوانن. ئێمە لە دوای بەهاری ساڵی 1991ەوە لە ڕاستیە ناتوانین بڵین بەقەت ئەوانە ئیشمان کردووە کە لە ڕابردووە ئیشیان کردووە لە سەرەتەکانی سەدەی 20 تاکو کۆتایی سەدەی 20 کۆمەڵی قەڵەم هەبوون لەم وڵاتە خەباتی زۆر گەورەیان کردووە. ینی دەستیان بۆ شتی زۆر سیر بردووە کە لەم سەردەمەیە مەسلەیەکی زۆر قورس و گرانە بتوانانی دەستی بۆ بەری. بۆ نمونە گۆڤاری گەلاوێش، بۆ نمونە گۆڤاری هەتاو، بۆ نمونە مامۆستا حسێن حوزێن موکریانی، بۆ نمونە مامۆستا گەی موکریانی. ئەو کارانی ئەوان کردوانە لەم سەردەمەیە مەسلەیەکی زۆر قورس و گرانە ڕاستی. بەڵام ئافرم کە لەو سەردەمەیە تۆ هەوڵی ئەوە بی کە دوژمنان هەوڵی ئەوە بن تۆ بسڕنەوە، بەڵام تۆ زمانەکەی بپارێزی، ئەدەبەکەی بپارێزی، زانستەکەی بپارێزی، کۆمەڵایەتێکی پارێزی. بەڕاستی خەباتێکی درودرێژ و گەورە لە من هاتووە. زۆر باشە. هەرتەنها هەبوونی خەڵاتێک گرنگە یان پێویستەکە چیتر بکرێ بۆ کەڵەن نووسەریان و کەڵان ئەو پیاوانەی کە ناوێکی ڕۆشنیانەیە لە مێژووی کوردیە؟ گرنگیەکەی لەوایە کە ئەبێ لەلای هەمومان جێگی بایەخ بێ کە ئەم کەسایەتیانە لە سەردەمی خۆیان ماندوو بوون و داهێنانی گەورەیان کردووە. و بۆ نمونە ئێمە ڕێکخراوی ڕۆشنمیلی جەمال لەباس کە لە سی ساڵی ئەم ساڵ لە ڕێوڕسمێکی تایبەتە خۆمان ئاشکرا کرد و بڕیارماندا کە ساڵانە قەڵەمی زێڕینی جەمال لەبەس ببەخشین بە کەسێک لە بوارەکانی مێژوو، زمان، زانست، پەروەردە ڕامیاری. باشە. و لە دوای ئەوەی کە بڕیارمان لەسەریدا و کۆبووینەوە لەسەرەوەی کە پێویستە لە 5 پارچی کوردستانە ئێمە کەسایەتێک هەڵبژێرین، چونکە هەموو ساڵێک ئێمە یەک قەڵەمی زێڕی نەبەخشین بە یەک کەسایەتی. ئەم ساڵ بەپی ئەو لیژنە ئاکادیمی کە پارچەتان داناوە تایبەت بە باشووری کوردستانی سووریش. بەڵێ کوردستانی سووریشی دیایە کە 5 پارچاکە بەپی ئەو ڕێکوتنامەی لۆزان لە ساڵی 1923 لە 24 1923 کە دوایی ڕێکوتنامەیە لەسەر کورد 550,000 کیلۆمەتری چوارگۆشە دابش بۆ بەسەر 5 دەوڵەتە. بەشی کێکەوێتە کوردستانی سوورەوە کە ئێستا لە رووسایە. ئەو شارانی کە لەو کوردستانیان بۆ نمونە یەریڤانی چێکە لەو شارانە و نووسری زۆر گەورە لەو شارایە هەن بەڕاستی. بۆ نمونە ماڵی دکتۆر جەلیلی جەلیلی دیایە کە ئێستا گەورەترین ماحەدی کوردۆلۆژیانەیە لە ڤێننا و خزمەتی زۆر گەورەیان کردووە و بەدەیان کتێبیان نووسیوە لەسەر مێژوو. یەکێک لەو کتێبانی کە زۆر گرنگە کتێبی کوردەکان 1970 کە دکتۆر مامۆستا کاوس قەفتان تەرجەمەی کرد لە ساڵی 1966 چاپ بڵاوکرایەوە و بەشێکی زۆری ئەو کتێبانی کە نووسەرانی ئەوێ کاریان تیا کردووە و کۆکردنەوەی ئەو هەموو کارە هونەریەی کە لە ڕێگەی بەستە و حەیران و
ئەوانەوە کۆکراوەتەوە کراوە بە کتێب لە ڕاستیە خزمەتی گەورەیان کردووە. خانمێکی لێمە لەگەڵ تیمی دەستگای میدیای کورساتە مانگینۆ لێوێ بووین لێریڤان خانمێکی لێەوە بەداخۆ نەمان بینی بۆی نەخۆشی کۆرۆنای هەبوو نەمانتوانی بچینە خزمەتی ویسمان چاو پێکەوتنێکی لەگەڵا بکەین کتێبێکی گەورەی نووسی بوو لەسەر هەموو میوزیکی فۆلکلۆری کوردی زیاتر لە نازانم پێم وابێ 600 بۆ 700 لاپەڕ گەورەتریشە بەڵام بەداخەوە نەمان بینی کە ئەوە هەر لە ێریڤان بوو هەر لێشەژە ئیتر ئێمە خۆمان قەتیج نەکردووە لە چوارچێوەی شاری سلێمانیە بەڵکو هەموو کوردستان بە مڵکی خۆمان نەزانین بە شوناسی خۆمان نەزانین بە نەتەوەی خۆمان نەزانین بۆیە ئەو لیژنەیەش کە دانراوە لیژنەیەکی ئاکادیمیە لە 5 کەس بەری یەک کەسەکەوێ ئەم ساڵ لەو پێنجناوەی کە دابوومان لە باشووری کوردستان کەسێک لە ڕۆژاوا کەسێک لە ڕۆژهەڵاتی کوردستان کەسێک لە باکوور کەسێک لە کوردستانی سوور کەسێک وام ساڵ بۆ کەسێک دەرچۆ سبێنێ بەڕێز دکتۆر حەیدەر لەشکری وەکو نوێنەری لیژنەی ئاکادیمیەکە دێت ناوەکە ئاشکراکاو و ئەو کاتێ بەشخەڵ ناوەکە زانی من بەڵێ ئەی پێمان ناڵێ ینی ناتوانم ئێستا وەک مەسلەیەکی وەک ئاڤەرندێکی پارێزراوە ناتوانم بەڵام ئەزانم کا بەچێ درێت چونکە ئەم شەو پێشی بێن بۆ ئێرە پیانوتم وتیان خۆتان ئامادەکەن خەڵاتەکە بۆ فڵان کەس چوین شەکانمان ڕێ کرد و حالا دەمە دەرنەچ بۆ زۆر لە سەیری بابەتەکە توێژینەوەی زانستی بۆم جۆرە کەسایەتیانە تا چەند گرنگە هەبێ بە تایبەت لە زانکۆکان و ئەو خوێنکارانی کە لەوێن توێژینەوەی زانستی بکەن بە تایبەت لە بواری زمانەوانی بێ مێژویی بێ لە بواری ئەدەبیات تا بێ تا چەند گرنگە ئەمانە زۆر گرنگە و خۆشبەختانە ئێستا کۆمەڵە خوێنکار هەن بەڕاستی کارەکەن ینی من ئێستا 5 تەلەبەم هەیە 5 خوێنکارم هەیە کە هیچ لەسەر دکتۆر جەمال نەبەزەکەن ینی دێنە ڕێکخراوەکە لەوێ پرسوڕات دێنە ڕێکخراوەکە و بەشێکیان خوێنکاری دکتۆران بەشێکیان خوێنکاری ماجستێرن بەشیان خوێنکاری بەکالیۆس بۆ نمونە ڤیان مەحموودمانەیە خوێنکاری بەشی بەکالیۆرۆسە و هیچ لەسەر دکتۆر جەمال نەبەزەکە کاکشوانمانەیە هیچ لەسەر دکتۆر جەمال نەبەزەکە کە بۆ کاری ماجستێرە مامۆستا نەبەزمانەیە بۆ کاری ماجستێر هیچ لەسەر دکتۆر جەمال نەبەزەکە و خەڵکانێکی تر هەن کۆمەڵە خوێنکار هەن هیچ لەسەر مامۆستا برای مەحماکە لەسەر عەلای سوجادیەکە لەسەر بۆ نەجمەدینی بەلاکەن و مای دڵخۆشیە کە لە ڕاستیە لە زانکۆی سلێمانیە ئەبێ بڵێم مای دڵخۆشیە کە مامۆستاکانی ئەوێ باش خوێنکارەکان هانەدەن بۆی کە هیچ لەسەر ئەم جۆرە کەسایەتیان نەبکەن چونکە ئەگەر تۆ سەیری دکتۆر جەمال نەبەست بکەی یەبینی کە لە کۆمەڵێک بوارەکاری کردو زۆر تازەیە لە ساڵی 1956 یەکەمین کەس بووە لە باشووری کوردستانە کە کاری وەجێڕانی کردووە بۆ نمونە گەرداوەکەی شکسپیری لە زمانی ئینگلیزیەوە کردو بە کوردی و پاڵتوی گۆگۆڵی لە ئینگلیزیەوە کردو بە کوردی و هەرخۆی نامیلکەیەکیە بە ناوی وەرجێڕان هونەرە و لە ساڵی 56 خۆی درامایەکی نووسیوە بە ناوی لالۆکەریم پێم وایە مامۆستا ئەحمەد سەلاروان بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک ئەو ساڵە دەرێنهێنا بەڵام نیانەدا بوونایی ئەو بنووسن لەبەرەوە نووسیبوو سیناریۆ و نووسینی ئەحمەد سەلار بەڵام خۆی لە ئاساسا نووسینی مامۆستا جەمال نەبەزە و لە ساڵی 1950 ئەم کەسایەتیانە شەڕی گەورەیان کردووە ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ مێژوو لە ساڵی 1950 جەنابی مامجلال لەگەڵ مامۆستا جەمال نەبەز لە زانکۆی بەغا خوێنکارە بن داواکەن لە سەرۆکایەتی زانکۆی بەغا کە ئاهەنگی نەورۆز دە زانکۆ بکەنەوە ڕێگەیان پێ نادەن دوجار بە هەوڵ و مادووبوونی هەرچێکیان مامۆستا ئەحمەد عەزیز و جەنابی مامجلال و مامۆستا جەمال ئاهەنگی نەورۆزی ساڵی 1950 لە زانکۆی بەغاکەنەوە جگەلەوەی کە هەوڵێکی زۆریان داوە بۆی خوێنکارە کوردەکان لە مەسلەی غەدری نەتەوەپەرستی بپارێزن هوشیاریان بکەنەوە و کارێ بکەن کە خزمەتێکی گەورە بە زمان و بە مێژوو بە ئەدەبی خۆیان بکەن ڕاستیە ئەوانە کۆمەڵە کاری گەوریان کردووە کە لەم زەمانەیە مەسلەیەکی قورسە تۆ بتانی بە تەنها نەفرێک بپڕژیتە سەر کۆمەڵێک بوار کەم بوارانە هەریەکان لە ڕاستیە هینی خۆی ئەوێ ینی تاقە و وزە و هینی خۆی هەوێ بەڵام ئەوانە توانیوانە بیکەین و من پێم وایە ڕۆحی کوردایەتی و کوردستانیەکە کارێکی وای کردووە کە ئەمانە بەردەوام هیچ لە ناو زمانە بکەن هیچ لە ناو مێژووا بکەن و هەوڵ بن کە کورد بە ناوتەوەکانی کە بناسیێن یعنی مامۆستا جەمال نەبەز لەسەر ئەوەی کە بەرگری کردووە لە قوتابیەکانی خۆی کە کورد بوون کە ئێستا دووچان ماون
یەکیان مامۆستا ممتاز حەیدەریە، یەکیان مامۆستا جەمشیدە. لەسەرەوەی کە کورد بوون ئەو کاتە لە یەکێک لە دواناوەندەکانی هەولێر، لەسەرەوەی کە بەرگری کردووە لە خوێندکارە کوردەکان نقلیان کردو بۆ زوبێر و ماوەی ساڵێک لە زوبێر ماوەتەوە لە زوبێر 4 کتێبی نووسیوە، وەجێران هونەرە لالۆ کەریم و 2 کتێبیشی تەرجەمە کردو بە زمانی کوردی کە ئەتوانم لەم دانسقن لە کتێبخانەی کوردی. باشە کاکداون مادام ئەو بابەتانە و با ئەو لایەنە جیاوازانە دانراون، دەکرا چەند خەڵاتێک بۆیە باشتر نەبوو لە هەر بوارە و کەسێک دەستنیشان کرایە یان لەم هەموو بوارەیە و کەسێک دەستنیشان بکرێ و ینی هەڵسەنگاندنی چۆنە تا چەند قورسە بۆ ئێوە کارەکە ئەم بابەتە؟ لە ڕاستیە بۆ خۆی ئێمە بۆیە خەڵاتماندانا لەبەرەوەی نیعمەتخانی خوشکی دکتۆر جەمال نەباس کە خۆی سەرۆکی ڕێکخراوەکەیە هەموو ئەم خەڵاتە مەراسیمەکەی دروستکردنی خەڵات قەڵەمەکە هەموو ئەو شتانە لەسەر ئەرچی خۆیەتی و ئێمەش کە کۆبووینەوە کاتی خۆی بڕیارماندا کە خەڵاتەکان زۆر و بۆر نەبێ یەک خەڵات بێ و کەسێکی شایستە وەری بگرێ، چونکە لە ڕاستیە خەڵکێکی زۆر هەیە لە کوردستانە کە کاری باشیان کردووە. من یەک نمونی بچووکە بۆ دێنمەوە. ئێمە نووسەرێکی گەورەمانەیە لە شاری کەرکووک مامۆستا ئەحمەد تاقانە، بەشێکی زۆری ئەو دیکۆمنتانی کە دیکۆمنتی سەدەمی عوسمانین وەری جێڕاوەتە سەر زمانی کوردی. ئێمە لە شاری سلێمانیە مامۆستا حەمەکەریم عارفمانەیە 170 کتێبی تەرجەمە کردووە بۆ کتێبخانەی کوردی. کاگەزا بەرزنجیمانەیە زیاتر لە 6 کتێبی تەرجەمە کردووە بۆ کوردی. مامۆستا ڕەوبێگەردمانەیە زیاتر لە 70 کتێبی تەرجەمە کردووە بۆ کوردی. یعنی کۆمەڵە خەڵکێکی زۆر هەن کە خزمەتی گەوریان بە کتێبخانەی کوردی کردووە، بەڵام ئێمە بیرمان کردەوە کە خەڵاتەکە قەڵەمێکی زێڕینە و قەڵەمەکە لە وڵاتی سویسرا کراوە بە $1000 و لۆگۆکەش لۆگەیەکی ئاڵتونە هونەرمەندی هێژە مامۆستا دارا حەمەسەعید بەدەست و پەنجەی خۆی دروستی کردووە و لەو گوێ ڕێکخراوەکەی و لە پشتەکەی نووسراوە و ئایاری 9 گرام ئاڵتونە بە ئاڵای کوردستانەوە تەوانین کراوە وەزایدەن لەگەڵ ئەم دوو خەڵاتەیە پاداشی لەگەڵا. ئێمە بیرمان کردەوە کە نابێ لەگەڵ خەڵاتە پاداش نەبێ بۆ نووسەرەکە، بۆیە بڕیارماندا کە بڕی 20 وەرەقە دابنین وەک پاداشێک بۆ کەسایەتی کە خەڵاتەکە وەرەگرێ و ئەمە تەنها بۆ ئەوەیەک ئەو کەسایەتیەکەن سەفەرێکی هەبێ ئەگەر مەسەلەن خوانە خواسە پێداویستی بێ بتوانێت ئەمە ببێ بە پاڵپشتێک بۆی شتێکی زۆر ئەوەش هەمووی لەسەر ئەرچی سەرشانی نیعمەتخانی خوشی دکتۆر جەمال نەبەزەوە. من لێرەوە دەسەکانی ماسەکەم سپاس بۆ هەڵوێست و بۆ ئەو کارە جوانی کەیکە. دەستی هەمووتان خۆش بێ. قوربانی کەسایەتەکانە بە زین و بن و لە ژیانە بنیان ئەوانن کە کۆچیان کردووە. هەمیشە ئەو کەسایەتیانی کە خەباتیان کردووە لە سەدەکانی ڕابردووە لای ئێمە زیندون و پێویستە لای هەموو کوردێکی دڵسۆز دان بۆیە بنێکە ئەو کەسایەتیانی کە داهێنانیان کردووە لە زمان لە ژیانە مابێتن نەمابێتن هەر زیندون زیندون ینی خەڵاتەکەیان گرێتەوە. نەنا ئێمە ئەو خەڵاتە دین بۆ کەسانی کە بەتەنها زیندون بەڵێ خەڵات نابەخشین بۆ کەسانی کە کۆچی دوایان کردو احترامی زۆرم لەسەر سەرمان، بەڵام خەڵاتەکان نەبەخشین بەو کەسایەتی کە لە ژیانە ماوە و ساڵانێکی زۆر خەباتی کردووە ماندوو بووەوە دەیان کتێبی نووسیوە لەبەرەوە ئەو خەڵاتە بەخشین بە کەسێک کە لە ژیانە مابێ. ئێمەمانەیە کەسێک لە ژیانە ڕێزی بگرین. باشە ئەوانەی کە کۆچی دوایان کردووە لە سەر و سەرچاومان ئەوە مێژوو شاهیدەکە ئەمانە چیان کردووە میشە لە ناو دڵمانن، بەڵام ئێمە خەڵاتەکەمان بۆ کەسایەتیانەیە کە زیندون و ئێستا بەردەوامن. لە ڕووی هەڵسەنگاندنەوە مێژووی کەسایەتەکە ڕۆڵە بینێ یان ئەرک و مافەکەی کە کردوێتی ڕۆڵە بینێ؟ دوو بابەتە. بابەتیان بابەتێکی کۆمەڵایەتیە کە وەک مەسلەیەکی کەسایەتی، چونکە مرۆڤ لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسایەتیەکە، بەڵام لە ڕووی داهێنانەوە کەسایەتیشترە. بۆ نمونە مامۆستا جەمال نەباس لە ڕووی کۆمەڵایەتیەوە جەمالەدین تۆفیق مححمود خضر ئاغا دزەی ئەمە ناوە ئەستیەکەیەتی، بەڵام لە ڕووی ناوە داهێنانەکانیەوە جەمال نەبەزە کە خاوەنی زیاتر لە 16 کتێبە لە بواری زمان، مێژوو، پەروەردە، زانست، ڕامیاری و لە هەموو بارانەی کەویشی کردووە جێپەنجی دیارە و بەشێکی زۆری ئەو کتێبانەی کە لەسەر زانست بوون و لە بیرمان نەچێت لە ساڵی 1960 یەکەمین کەس بووە میکانیک و خۆماڵەکانی مادەی نووسیوە کە زۆربەی زۆری ئەو دەستەواژانەی کە بێگانە بوون هەمووی کردەوە بە کوردی پەتی. یعنی
ڕێگەی بەستۆتەوە لەو کەسانی کە زمانی کوردی بە زمانێکی بچوو کەزانن بە پێچەوانەوە زمانی کوردی ئەکرێ بڵین زمانی فەلسفەیە زمانی زانستە و زمانی کشت و کاڵە وەلامان کەشە ئەو زمانەیە کە هەمومان قسەی پێکەین لەبەرەوە ناکرێتەوە زمانی نەتەوەکی خۆ بچووکەیتەوە لەبەرەوەی لێوەنال فەلسفە هەڵیداوە نابێت لە کوردستانە فەلسفە هەبێ بە پێچەوانەوە مامۆستا جەمال نەبەز وای لێڕوانیوە کە زمانی کوردی شانبەشانی زمانە زیندوەکانی دنیا بە تایبەتی ئەو وڵاتانی کە دراوسێمانن کوردی عەرەبی تورکی زمانی بر زمانێکی زیندووە بە پێچەوانەوە لە زمانی کوردیە هەندێک دەستەواژەمانەیە ئێمە بۆ یەک شت کۆمەڵێک دەستەواژەمانەیە لە زمانی فارسیایی یەک دەستەواژی ئێمە کۆمەڵێکمانەیە زمانی کوردی زمانێکی داڵەمەنە زۆر باشە ناوی کەسایەتیەکان وەک ناوە کۆمەڵایەتیەکەی جودایە بەڵام وەک ناوە داهێنانیەکەی کە داهێنانی کردووە ئێستا بۆ نمونە ئێماڵی مامۆستا برای محەممەد بەڵام لە ڕاستیە نازناوەکەی خۆی بلێ کاڵین بلا بەمانای ژانیگال هەرزەکاری کوێرەوەری وارووا بێتەوە گۆباری گەلاوێش ئەو هەموو تارانی کە کاتی خۆی لە سەدەمی خۆیان لە گۆباری گەلاوێژ نووسیوەتی و کاڵی مامۆستا عەلادین سوجادی ئەڵێن هەمیشە بەهار مێژووی ئەدەبی کوردی کەم نییە لە ساڵی 1950 تۆ مێژووی ئەدەبی کوردی بنووسی لە ڕاستی زیاتر لە 400 شاعری گەورە لە سەدەمی کلاسیکا چیان کردو تۆبی لە چوارچەوی کتێبێکە چاپێکی تۆ بڵاویکەیتەوە بەڕاست زۆر باشە سبینە لەکوێ بەڕێوە چێ مەراسیمەکە و کێنەوانی بەشداریەکەن تێە سبین کاژمێ چواری پاژنیۆڕۆ هەل لە ڕێگەی شاشە جوانەکی کورساتەوە میوانداری هەموو کورزمانێک و کوردستانێکی دڵسۆزەکەین لە بنکەی ژین کاتژمێر 4 پاژنیۆڕۆ مەراسیمی خەڵاتی قەڵەمی زێڕین جەمال نەبەز بەڕێوە چێت بە هاوکاری کەناڵی کورسات زۆر سپاسی کەناڵی کورساتەکەین و سپاس بۆ هەموو کەناڵەکانی تریش کە دێن و بەشێکی زۆری کەسایەتیەکان لە سلێمانی لە دەروی سلێمانی دێن ئامادە بن و ئەو خەڵاتەش ئەو کەسایەتی کە وەری دەگرێت ڕەنگە کەسێک بێ نەتوانێت بێتە سلێمانی بەڵام لە ڕێگەی تۆڕەکانی تەنێتەوە لەگەڵمان دەبێ و کۆی مەراسیمەکە بینێ و ئەو بێ مای خۆشبەختیە لە ڕاستیە سپاس بۆ بەڕێز کاکەتەوە معروف لەگەڵمان بووی قوربانی دووبارە سپاس